بیران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکە سڵاوی ئێمەتان لێبێ ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەهدی جەبارمان کردووە کە بەڕێزیان ڕۆژنامە نووسن قسە و باسەکەین لەسەر کتێبی ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامەی رادیۆ و تەلەڤیزیۆنی کە بەڕێزیان وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. ئەوەشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەویرددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. مامۆستا مەهدی بەخێربەی سپاس دەکەم کە ئەمڕۆ لای ئێمە ئامادە بوویت. مەمنونم. زانم مامۆستا ماوەی چەند ساڵە لە کاری ڕاگەیاندن کارەکەیت؟ کاری میدیای من دەرپێشتریش هەر پێش لە 98ەوە لە بواری میدیا و ڕاگەاندن و ئیشی ڕۆژنامە و گۆڤار و ئەوانە کارم کردووە و تقریباً چەند ساڵەکەات زەمانێکی زۆرەکە 22 ساڵەکە کا لە بواری میدیا و کاری ڕۆژنامە کارەکەم. بزانم حەز بوو تەنها حەزێک بوو یا پێویستێک بوو بۆ تۆ؟ بەدڵنیەوە میدیا و کاری میدیایی وەکو هیچ کارێکی تر نییە. ئەگەر حەز و ئارەزوویەک و خۆشەویستیەکەت بۆ کارەکە نەبێ ڕەنگە نەتوانی وەکو پێویست بەردەوام بیت. ئەو زەمانە بەردەوام بووم کەواتە خۆشەویستی و حەزەکە ئەو خۆشەویستی کە بۆ کاری میدیا وە گەڕان بە دوای ڕاستیە، گەڕان بە دوای حەقیقەتە ومانزانین کاری سەرەکی میدیا خستنە ڕووی حەقیقەت و ڕاستیەکانە لەبەر ئەوەیە هۆکارێکە ئەو بووە کە گەڕان بە دوای حەقیقەتە ئارەزوویەکی سەرەکی و ژیانی من بووە بۆیە بەردەوام بووم. بزانم لەو کاتی کە باست کردو هەتا ئێستا زۆرێک گۆڕانکاری کراوە لە بواری ڕاگەیاندنە. بزانم چۆن ئەیبینی ئەو گۆڕانکاریانە وەک ئەو کاتێک کە تۆ کارت کردو و ڕاگەیاندن کارە قورس نەبوو پیشەکە بەڵام ئێستا ئاسانکارێکی زیاتری پێوە دیار نییە کارەکان؟ هەڵبەت دەو سەردەما کەرەسەی میدیای زۆر کەم بوو و کارکردن جاری وە هەبوو هەم وەکۆی ئەگەر ئەچوین بۆ چاپخانە ڕۆژنامەمانە برد گۆڤارێکمانە برد بۆ چاپخانە زۆر جار ئەوە نەبوو مەسەرەن قودرەتی مادی و ژیانی خەڵکیش بەو شێوەیە بە پێ خۆمان مەسەرەن نونەکانمانە برد و لێ بخەیسە سەر پلێت و چاپ بکرێ بۆ شێوازێکی جیاوازتر و بە جۆرێک لە جۆرەکان ماندووبوونێکی زیاتری ئەویست، کارێکی زیاتری ئەویست، ئیشێکی زۆر زیاتری و دەکاری زۆر زیاتری ئەویست و هەم دنیای میدیا لە هەرێمی کوردستان بە تایبەت بەو شێوە پەرەی نەسەندە بوو، تەکنەلۆژیا نەبوو، ئینتەرنێت وەکو پێویست نەبوو و ئامێرەکانی کۆمپیوتەر و هاوشێوەکانی ڕەنگە لە شارێکی گەوری وەکو سلێمانێ چەند سەد دانەیەکی دیاریکراوە هەبوو بێ بۆکو ئێستا بەم شێوەیە نەبوو. بەڵام بە مروری زەمان ئەو گۆڕانکاریانە و هاتنی ئینتەرنێت و عەسری سورعە و تەکنەلۆژیایی کە ئێستا هەیە ئێستا ڕۆژنامە نووسەکە ڕۆژنامە نووس بێ ئەگەر حەزی لە کاری میدیای بێ بۆ مۆبایلەکەی خۆیەوە سەردەمی سۆشیال میدیایە بەدەستی مۆبایلەکەی خۆی لە ماڵەکەی خۆی دەتوانێت ببێتە ڕۆژنامە نووس و ڕۆژنامە نووسی خەڵک بێت و دەنگی خەڵک بێت، دەنگی ڕاستی بێ و بەردەوام بێت ئیشی تازە و ئیشی نوێ بکە و هەمیشە بە دوای تازەگەریە بکەڕێت. باش لە ئێستا ئەڵێن کە سۆشیال میدیا مەسەلەن جێگەی تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامەشی گرتوێتەوە وایە بەڵام ئەگەر وەکو دوو ڕۆژنامە نووس قسە بکەین بۆ نمونە تاموچێژێکی زۆر جیاوازتری نییە ئەگەر ڕۆژنامەیەک بخوێنیتەوە وەک لەوەی ئەگەر لە مۆبایلەکەیە تۆ سەرن شتێک بخوێنیتەوە. من ئێستا یەک باسی ڕەنگە خەیاڵێکی هەر ڕۆژنامە نووسێک هەر نووسەرێک هەر کەسێک بکەمەوە هەر کەسێک کە کتێب بخوێنێتەوە لە کەشێکی جیاوازە کتێبێکی بەدەست پڕی کتێبەکان هەڵەداتەوە مەسەلەن لە باخێکە لە شوێنێکە دانیشتۆ کتێبەکە خوێنێتەوە بەڵام ئایا مۆبایلە و چێژەی هێشتووە سۆشیال میدیا بۆ چێژەی هێشتووە ڕەنگە و چێژەی جارانی نەمابێ و ناشتوانێت ببێ بەدیل چونکە بەڕاستی کەسانێکن تۆ ئەگەر باسی رادیۆ بکەین ناو هەموو ئۆتۆمبیلەکانە رادیۆ ئیشەکە ڕەنگە خانمێک لە ماڵەکەی خۆی دانیشتۆ خەرکی چێشت لێنانی نیۆڕێفرێ ئەوە نەکەوێت سەیری فەیسبووکەکەی بکە سەیری ڕەنگە بتوانێت گوێ لە رادیۆکەی بگرێ ماهمێتی رادیۆکە پاشان تەکنەلۆژیا خۆتان زانن زەرەر و زیانی چاو و مل و فقرات وانەیە بەڵام ڕەنگە تەلەڤیزیۆنەکە کە دانیشی تەماشایەکەی ئەو زەرەرەی بۆت نەبێ ئەو کێشەی بۆت نەبێ هەرچەندە پەرەی زۆر سندۆ چۆتە ژیانی هەر یەکەمانەوە
بەڵام لەگەڵ ئەوەشە هوشیاری لە بەکارهێنانی ئەمارە تەکنەلۆژیەکان و لە کاری میدیایشە زۆر گرنگە. ئێستا وای لێ هاتووە فەوزایەک دروست بووە، ئەو فەوزایی کە سۆشیال میدیا درستی کردووە ئەچێتە ناو ژیانی تاکە کەسەکانەوە کە ئەمە کارەسەتێکی زۆر گەورەیە. بەڕاستی باسی ئەوت کە لە ئێستا فەوزاییەکەیە بەتایبەت لە کەناڵە ڕاگەیاندنەکان و لە پەیجەکان کە و کەناڵێکی ڕاگەیاندن کارەکەن لە رادیۆکان لە تەلەڤیزیۆنەکان. بزانم ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئایا ئەم زۆر و بۆری ئەم کەناڵانە بەچی ئەگات تۆ ڕۆژنامە نووسێک ئایا ئەمە باشە؟ من پێم وایە میدیا و میدیایە کە لە ناو خەڵکە بمێنێتەوە، میدیا ئەو میدیایە کە دەنگی خەڵک بێ و خەڵک تۆ کار بۆ کێەکەی بۆ جەماوەرەکەی بۆ خەڵکەکەی کاری سەرەکی پەیامی سەرەکی میدیا بۆ خەڵکە. ئەگەر تۆ خەڵک نەبوو گوێ لێ بگرێ کەواتە تۆ مردووی. پێم وایە ئەو پەیج و ئەو فەوزایی کە دروست بۆ بەشێکیان لە ئایندەیە ڕەنگە نەمێنن ماوەیەکی کورت بۆ بابەتێکی کورت بۆ بەرزم بابینێکی کوورتدا دروست بوون لە ئایندە ئەمە نامێنێتەوە. دڵنیاش بەلەوەی کە مەسەرەن تەلەڤیزیۆنەکەی تۆ تەلەڤیزیۆنەکانی تر کە کارەکەن ئەمێننەوە ڕۆژنامەکان بۆ مێژوو ئەمێنێتەوە. ئێمە ئێستا شانازی بەچیەوەکەین؟ شانازی بە ڕۆژنامەی کوردستانەوە ناکەین کە یەکەم ژمارەی لە 1970 مقداد مدحت بەدرخان دەری کردو. ئەمە ڕۆژنامەیەکی دەستیە مێژووی میدیای ئێمە، مێژووی ڕاگەاندنی ئێمە ئەو ڕۆژنامەیە ماوەتەوە. ئایا پەیجێکی ما بڵێن سۆشیال میدیا چی بەسەر دێ؟ هاک ناکرێت؟ ئەمێنێتەوە تا زەمەنی عالەمی ڕقەم و ژمارەکان زۆر جیاوازترە لەوەی کە هەیە، بەڵام ڕەنگە ماوەیەکی کورت نەمێنێتەوە، هەر لە شوێنەکانیشان نەمێنێتەوە. مەسەن هاک بکرێت، نازانم چی بکرێت چی بکرێت، کۆتایی پێبێ. بەڵام ڕۆژنامەگەری و دنیای ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان بۆ مێژوو دەمێنەوە، ئیشان بۆ مێژوو دەمێنێتەوە و دڵنیاشم ئەم فەوزایە چارەسەر دەبێ. لە پێشەموشانەوە دەبێ یاسای میدیا و کاری میدیایی گۆڕانکاری بەسەر هەموار بکرێتەوە، چونکە ئێستا گۆڕانکاری گەورە هاتووە، بابەتی گەورە هاتووە، دەبێت لەگەڵا خۆی بگونجێنێ. بەزانین باسێکی ئیتێکی ڕۆژنامە نووسیش بکەین. لە ئێستا بۆ نمونە چەند کەناڵێک چەند پەیجێک هەیە کە مەسەلەن بەتایبەت کارەکە لەسەر هەنێ بابەت کە لەگەڵ بۆ نمونە کولتور و ئادابی ئێمە بۆ نمونە ناگونجێ هەنێ بابەتدا ئەنێ تەنها لەبەر بۆ نمونە لایکە، لەبەر ڤیوە، لەبەر کۆمنتە، یاخود چەند هەواڵێکی فێکدا ئەنێ تەنها لەبەر ئەوە یعنی ئێستا هەنێ ئیشی هەنێک میدیا تەنها بۆ ڤیوە. یعنی ئەمە لە چ ڕوویەکەوە لە ڕووی ئیتیکی ڕۆژنامە نووسیەوە ئەمە تا چەند ڕێگە پێدراوە مەسەلەن تا چەند ئەم شتانە ئەمێنێتەوە، ئەم کەناڵانە ئەمێنێتەوە، ئەم هەواڵانە ئەمێنێتەوە. ئەمانە من پێم وایە بەشێک لەوانەی کە لەسەر ژیانی خەڵک و ناشرینکردنی دابوو نەریت و کولتوری کوردەواری و ژیانی خەڵک دەکەن، جۆرە میدیایەکەن کە میدیای کاتیان پێوترێ، میدیای سێبەریان پێوترێ، بە ماوەیەکی کەم دەمێننەوە و تا کۆتا نامێننەوە و ئیشکردنیان لە ڕووی ئەخلاقی ڕۆژنامەوانی و مۆراڵەکی کە باسی دەکەین و ئیتیکەکەوە نامێنێتەوە خۆی و نابێتە ئەو با بڵێن دەرچوونە لەو یاسایە، دەرچوونە لەو ئیتیکە کە تۆ ژیان بۆ خەڵک کارەکەی تۆ دی ژیانی خەڵکە شێونی کە تۆ دەتوێت ئامانجی میدیا خەڵکە. ئەگەر خەڵک نەبێ میدیا چییە؟ ئێمە چین؟ ڕۆژنامە نووسیەیە، ئێمە هەمومان بۆ خەڵک کارەکەین و بۆ خستن ڕووی ڕاستیەکەن، بەڵام ئەمن ڕاستیەکان دەشێوێنن و ئێستا تەکنۆلۆژیا وای کردووە ڕەنگە خودی کەسێتی خۆتیت و دەستکاری کراویت و ئەنواع کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە فەوزایەکە دەبێت بە یاسا ڕێک بخرێ، دەبێت ئەو پەیجانش بخرێنە ژێر سێبەری یاساوە بەڕێوە ببرێن و یاسا کۆنتترۆڵیان کە من پێم سەیراڵن کۆنتترۆل کاکە تۆ نادۆزرێتەوە یان مەسەن پەیجێکی سێبەر پندێک پەیجێ مەسەن کەسێک هاتووە تا سەش قساکە تۆ دەبێت کەسەکە دۆزیتەوە دوای توانی دەستگا میدیاکەش دۆزیتەوە کە ئەمە ئیتیکی ڕۆژنامەوانی تێپەڕاندووە و ئەخلاقی ڕۆژنامەوانی تێپەڕاندووە. هەن لەگەڵ ڕێزما بەشێکیان بەشی زۆریان پەیوەستن بە ئیتیکی و ئەخلاقی ڕۆژنامەوانی، بەڵام بەشێکیان هەن کە با بڵێن بێ باوکەکانن یاخود بێ
ئەوانن کە کەس بێخاوانن بۆ بێتەوە کاری ئەوەی کە ئەو فۆزایی کە لە میدیا و سوسیال میدیا هەیە درست بێت. زۆر ڕاستە. من لەگەڵ ئەو قسەی توایە کە ئەڵێ مەسەلەن کەسەکان ئەتوانێت بدۆزرێتەوە لە ڕێگەی ئەوە توانێت ئەو کەسانی کە لە پشتی ئەو ئیشانەوەن بدۆزرێنەوە. من ینی هەمیشاڵم خەڵک ئەتوانێت قسەنەکە، چونکە من خۆم ڕاگەیاندنکارم ناتوانم بە زۆر بەڕێزت بێنم لێرەیە قسەت پێ بکەم، وانی ینی ئێستا تۆ بەڕای خۆت نەبێ ناتوانانی بێت وەنمونەت کەسێکی تریش کەس ناتوانێت مایک بخاتە بەردەم من ئەگەر هاوڵاتیەک بە مەسەلەن بە زۆر قسەم پێ بکە، بەڵام لە ئێستاشە وای لێ هاتوانی خەڵک حەزەکە قسە لەسەر هەموو بابەتێکیش بکە. گرفتێک هەیە لێرەشە کۆمەڵە قەیران ڕووی کردوتە هەرێمە، نەکێک لەوانە قەیرانی دارایی و ئابوووریە، بەکارهێنانی پارە و ئەندێک بە پارە چەند بۆ چێکەگەێنێت سەر شەشەکە قساکە، ڕۆژنامەنووسێک دێنێت سەر شەشەکە قساکە کە قسەکە پارەی لە پشتی بابەتەکانەوە بێ ئەندێک جار ناچاری وا لەو بێژەراکە، ناچاری وا لەو ڕۆژنامەنووساکە کە لە ئیتیکی ڕۆژنامەوانی لابدات بە پارە وای لێ ئەکرێت چونکە ڕەگە پێویستی بێ ژیانی ئەمەش ناکاتەوە. ڕۆژنامەنووس نابێ ئین بکات با بڵێن سەری خۆی دانەوێنێ بۆ پارە و تەسلیمی ئیرادەی پارە و ئەوە بێ ڕۆژنامەنووس بێ بێلایەن بێت بە دڵنیایی پاشان باش بێلایانی دەبێ ورد بێت وردبینی ئەمە زۆر گرنگە لە کاری ڕۆژنامەنووسی. باشە بزانم پێم خۆشە باسێکی ئەم کتێبەمان بۆ بکەی بە ناوی ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامە لە رادیۆ و تەلەڤیزیۆن کە بەڕێز مامۆستا مەهدی جەبار لە زمانی عەرەبی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. پێم خۆشە بزانم مامۆستا مەهدی بزانم بۆچی وێنەیەکی ستیڤ هارڤی و داناوە، بزان بۆ کەسایەتێکی کوردت داننا، بۆ ئێستا باسمان کرد کە ماشەڵڵا ئەم هەموو کەناڵەمان هەیە، ئەم ڕاگەیاندنکارەمان هەیە، ڕاگەیاندنکاری زۆر باشیشمان هەیە. پێم خۆش بزانم مەبەست لە دانانی وێنەی ئەم بێژەرە چەندێکێکە لە بێژارە سەرکەوتوەکان بۆچی ئەمەدانە؟ من لە وەڵامەکەی خۆتەوە واکەم کەوتێکێکە لە بێژارە سەرکەوتوەکان ستیڤ هارڤی وەکو کەسایەتی و ئەو ژیانی ئەو پێیان تێپەڕبتا بوو بە بێژەر و ئەو قۆناغانەی کە لە ژیانی خۆیان تێپەڕان و کە بۆ گەر ژیاننامەکەی بخەنیتەوە تێدەگەی ئەم قۆناغە سەختانەی ستیڤ هارڤی تێپەڕاندووە قۆناغی زۆر سەخت بوون و ئێستاش ئەستێرێکی دیار و گەشی بواری میدیایە لە جیهانە و ڕۆژنامەنووس باشترین ڕۆژنامەنووس تێ ئەو ڕۆژنامەنووسەیە کە دەبێت بە ڕۆژنامەنووسێکی جیهانی و ناکرێت تۆ لە شێوە ناوچەکەی خۆت هەر بە ڕۆژنامەنووسی بێتەوە. من تەماشای میدیا حرمەتم بۆ هەموو ڕۆژنامەنووسەکانی برادەری خۆم و هاوڕێم زۆرن لە تەلەڤیزیۆن و کەناڵەکانە، بەڵام وەچی ڕۆژنامەنووسی جیهانی زۆر کەمە. زۆر ڕاستە. ئەمە دەبێت ئەگەر بین بچین لە عەرەبا ڕەنگە فەیسەڵ قاسمێکی تر دروست نەبێت، ستیڤ هارڤیەکی تر ئۆپێرا کە ئەمانە ئەم جۆرە بۆچانە ئەم جۆرە بۆچە ڕۆژنامەنووسیانە ڕاستە بابەتەکە لە بڕی ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامێ و ستیڤ هارڤیش وەکو کەسایەتیەک و ئەستێرەیەکی سەرکەوتووی بواری ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامە کە زۆر مولتەزیمە بە ئەتیکێتی بەرنامە و ئامادەکردنی بەرنامە و ئەو تەنانەت لە ڕواڵەتی جلوبەرگەکەشە زۆر هینە بۆیە کەساتی ستیڤ هارڤی خۆش بێت، چونکە هەمیشە بەرگی کتێب ینی هەمیشە ئەگەر تۆسی ناوەڕۆکەی فریان ناکەوی مەسەلەن بخوێنیتەوە دایمە بەرگی کتێب بێ سەرنجڕاکێشوانە خۆت خەریجی ڕۆژنامەنووسی لایەنێکی تەرویجیشی زۆر باشە زۆر باشە. حەزم کرد شتێکی ئەمەی ستیڤ هارڤی لەوانی خۆشت بیستی بێست کاتی خۆی مامۆستاکەی پێویستوە کە هەرگیز نابێت بە پێشکەشکاریانی تۆ لەبەرەوەی بەداخەوە، چونکە ئەم کەسێکی ڕەشپێستیشە لە ئەمریکا، ینی ڕەشپێست لەو سەردەمەی کە ئەمیستێتی پێشکەشکار شتێکی نامۆ بووە. مامۆستاکەی پێویستوە کە قەت نابێ ئەڵێ هەموو ساڵێک تەلەڤیزیۆنێکی گەورانێرێ بۆ مامۆستاکەی لە سەری ساڵە بۆی بەرنامەکانی ئەم ببینێت، ینی ئەماژە بۆ پشت ڕاستنەوە قسەکانی تۆ کە کاتێکی زۆر سەختی بینیوە ئەمە تا گەیشتۆتە ئەو قۆناغە. نووسەری ئەم کتێبە بەڵێ وەنێکێک لەو چاپێکەوتانەی کە لەو کتێبە هەیە یەکێک لەو کەسانەی تریش هەمان قۆناغی ژیان کە لە کەناڵێکی وەکو جەزیرەیە بەرنامەیەک بەرەژاری خولێکەکە کە ئەزێتە خولەکە پێڵێن تۆ بەس بۆ ڕۆژنامەنووسی ناگونجیت فەرموو
بەجێ بێڵە بڕۆ ئیشێکی تر بکە بۆ خۆت کاتێککە ئەم قسەی پێوتێ تەڵان ئێمە هەمیشە وامان لێ هاتووە ئێمەی ڕۆژنامەنووسانی کورد و خەڵکی کورد ڕخنەکان دەمان شکێنن بەڵام ئەو کەسە تەماشای ئەو چیرۆکە ئەو ڕخنەیەکە لێ گیراوە درستی کردووە لە جیاتەوەی بیشکێنە ینی قەراری کۆتایەنەوتیان تۆ بە کەڵکی ڕۆژنامەنووسینە و دوایەوە کە دەبێتە گەورەترین وێژە لەسەر وڵاتانی عەرەبی دەچێت مقابلەی مامۆستاکەی خۆیەکە کە چاوپێکەوتنێک لەگەڵ مامۆستاکەی خۆی دەکاتەوە کە لەو خولە پێوتە تۆ بە کەڵکی ڕۆژنامەنووسی یاخود بۆ ئەوە نابێت کە ببێ بە ڕۆژنامەنووس ئەمانەیە بۆیە ئەمە دەبێت بیر لەوە بکەینەوە ڕخنە نەماشکێنێ و دروستمان بکە ینی ئێمە هەمیشە ڕخنە بەلایەنە نێگەتیفەکەی وەرگین با ڕخنەکە قورس بێ بەڵام گرنگەوەیە ئێمە وەکو هەنگاوی دەستپێکردنەوە دەست پێ بەکاری بێنین نەک وەکو کەوتن زۆر ڕخنەکان بە چۆنەڵی دروستکار بن نەک هەمیشەیانی ڕوخێنەر بن لە پێشەکی کتێبەکەیان نووسیوتە ڕۆحی ماندووترین ژن دایکم و هەموو دایکێکی دڵسۆز ئەم کتێبت پێشکەش بە دایکی ئازیزت کردو هەروە ئەو دایکانی کە گەڕاونەتەوە بۆ بارەگای ئیلاهی چۆن بوو ئەم پێشەکێت ئەم کتێبەت پێشکەشی دایکت کرد من بە درێژایی ژیانم لەگەڵ دایکم هاوڕێ بووم زۆر جار وەکو دایک و کوڕ مامەڵەمان نەکردووە وەکو دوو هاوڕێ کارمان کردووە بێکەوە دایکیشم ئیلهام بەخشی سەرکەوتنەکانی من بووە بە درێژای ژیانی خۆی و خۆشم هەمیشە هەموو بەیانیانێک ئەو لە بەردەرگاکە منی بەڕێخستەوە وەستاوە بەیانیانێک نەبوو مەگەر لە ماڵەوە نەبوو بێتم ئەو پێش من هەستاوە لە بەردەرگاکە وەستاوە تا من لە دەرگاکە چوومەتە دەرەوە و ئامۆژگاریشی کردوم ڕۆژانە وەتر کاتێک لە کاتی وەرگێڕانی ئەو کتێبەیە بووم دایکیشم کۆچی دوایی کرد ڕۆحی شاد بێ سپاس زۆر جاریش هەموو دایکەکان وان دایکی من دایکی تۆ دایکی هەموو دایکەکان بەو جۆرە دڵسۆزی ڕۆڵەکانیانن بۆیە بێ هەموو مرۆڤێک هەر کارێکی جوانی کرد پێشکەشی بکە بە دایکی کتێبەکەم جوانە بۆیە پێشکەشم کردو بە دڵنیاییەوە ینی بۆ ئێمەی ڕاگەاندن کارەوە ئەو کەسانی کە قوتابین ئێستا لە وەناخەکانی خوێندنان بەتایبەت پەیمانگا و زانکۆ ئەوانی کە بۆ ڕاگەاندنە خوێنن هەستەکەم کە ینی کتێبێکی زۆر باشە هیوادارم بیخوێننەوە بزانم چۆن بۆ بڕیاری ئەمەدا کە ئەم نووسینەی ئەم نووسەرە محەممەد جغێری کە بکەیتە سەر زمانی کوردی و پێشتر خۆت چەند جارێک خوێندوتەوە بزانم چۆن بوو گرنگەکەی لە چیا بوو کە هەوڵتدا ئەم کتێبە بخەیتە سەر زمانی کوردی بەدڵنیاییەوە دکتۆر محەممەد الجوفەیری یەکێکە لە نووسەر هەرە باشەکان و زیاتر لە 35 بۆ 40 کتێبی هەیە زام ناوەکەین بەغەڵەت خوێندەوە جوفەیری بەڵێ زیاتر لە 30 بۆ 40 کتێبی هەیە باشە ئەم کەسێکی بەتواناو بە قدرێتە و ئەم کتێبەشیان جۆرێکە لەوەی کە من هەستم کردو بە فەراغی ئەو عینوانە و ئەو ناو تایتڵە و ئەو بڕگانەی کە لەو کتێبە هەیە لە بواری میدیای کوردیە ئەگەر هەشمان بێت ڕەنگە دانسقە بێ من پێم وایە نییە ڕەنگە بەلای منەوە کەمتر بێ بەڵام زۆر دانسقەیە زۆر کەمە و ڕەنگە بە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی سەرچاوەمان زۆر بێ بەڵام سەرچاوی کوردیمان نەبووە کتێبەکە بە کتێبێکی زۆر باشم بینیوە و من بۆ خۆم لە ژیانی خۆم کە لە بواری رادیۆ ئەوانای کارم کردەوە بۆ بواری بەڕێوەبەری پانێڵ و ئەوانە زۆر کارەکەم زۆر سوودی لێ بینم و هەر بێژەرێکی ئەم نیشتیمانەی خۆمان ئەو کتێبە بخوێنێتەوە دڵنیا بەلەوەی ڕەنگە 30 بۆ 50 گۆڕانکاری لە خۆیان دروست بکە و زەرورە بیخوێنێتەوە و ئەمە قسەی من نییە ڕەنگە قسەی هەموو ئەو کەسانەی بێت کە ئەو کتێبیان خوێندوێتەوە پیان وایە کە کتێبێکی دانسخەیە کتێبێکی زۆر پێویستە لە بواری میدیا و ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامەیە کە پێویستەکە بخوێنرێتەوە و سوودی لێ ببنی زۆر باش بزانم زیاتر ناوەڕۆکەکەی باز لە چیەکە باز لە ئەنی زیاتر لایانی تەکنیکیە خۆ نەزاری شەهردووکی تایە ئەم بابەتە زیاتر خۆی بە لایەنە کردارێکی بێژەرەکان بێژەر و پێشکەشکار و ئامادەکارەکانەوە بەست باشە
و زیاتر تشتی خسە سەر ئەوەی کە دەبێ بێژەر چی بکات و ڕۆژنامەنووسێک کە لە میدیایەکە کار دەکات چی بکات. باشە مەسەرەن چۆن بیرۆکەی نوێ ئێمە دەبزانین لە وڵاتێکە ژین یاخود با بڵێن لە جیهان پڕا لە بیرۆکە یعنی ڕۆژنامەنووس ئەو ڕۆژنامەنووسە کە بیرۆکەی نوێ ئەدۆزێتەوە بۆ کاری نوێ کاری جیاواز و بەرنامەی جیاواز و ئەم کتێبەش زۆر تشی خستۆتە سەر هەموو بابەتەکانی پەیوەست بە پێشکەشکار و بە ئامادەکردنی بەرنامە و بەلایەنێکی کردارێکی هەر کەسێک دەیخوێنێتەوە واد لێ دەکات کە فێر ببیت چی بکەیت یعنی ئەوە نییە بابەتێکی نەزەری با بڵێن توێری وشک بێت تەنها بیخوێنیتەوە بەڵکو وات لێ دەکات جێبەجێ بکەیت بە جۆرێک نووسراوە کە ئەو کەسەی بێژەرەی ئەو ڕۆژنامەنووسی دیخوێنێتەوە جێبەجێ بکات بۆ ژیانی خۆی و کاری ڕۆژنامەنووس. دەستت خۆش بێ بەڕاستی ئەو بەرهەمانی کە تایبەتن بۆ بەشی ڕاگەیاندن بە تایبەت لە ئێستاە لەم چەند ساڵانی دوایە زۆر کەسێک عنی زۆرێک وەکو بەڕێستان هەنێ بابەتیان وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و زۆرێکیش هەنێک کتێبیان نووسیوە لەسەر ڕاگەیاندن جێگەی دەستخۆشی بەڕاستی چونکە هەمیشە قوتابیانی ڕاگەیاندن کێشەی ئەویان هەبووە بابەتەکان کەم بوون و ئەگەر هەش بوو بێت بە زمانەکانی دیکەی وەکو خۆت ئاماژت پێکرد و ئەمانە ئەگەر ببن بەسەر چاوە و ئەگەر ببن بە مەنهەجێکیش بۆ پەیمانگا و زانکۆکان هەستەکەم کارێکی زۆر باش بێ بزانم باسی ئەومان کرد پێش بەرنامە بەرهەمێکی تازەت ئامادەیە وەکو کتێب پەرتووکێکی تازەت ئامادەیە بزانم ئەو بابەتە چییە لەسەر بە هەمان شێوە بە کاری ڕاگەیاندن یاخود ناوەڕۆکەکەی جیاوازە. ئەم کتێبە وەڵا کتێبێکی جیاوازە کتێبەکە 100 کەساتی بەشدارن تیا ئەم کتێبە بە هەریکە و کەسایەتەکان کوردین بەڵێ باشە با بڵێن لەسەر ئاستی چەمچەماڵە باشە 100 کەساتی شاری چەمچەماڵ بەشدارەتیایە بە وتارێکە و بە 5 وتە بۆ ژیان ئەزمموی ژیان چی فێرکردوون چۆن ئامۆژگاری خەڵک دەکەن گەر ئێمە کتێبەکانی دیلکارنگیمان خوێند بێتەوە تێدەکەین مەسەرەن دیلکارنگی لە کتێبەکانیان زۆر باسی وتە و کاریگەری وتەیەکەکە لە گۆڕێنی ژیانی کەسێکە هەڵس و کەوتێکە مەگە جاری وا باسیەوەی کردووە نەخۆشێک کاتێ بۆ لای دکتۆرێکی دەرونی ڕەنگە دکتۆرە دەرونیەکە چارەسەری نەکە بەڵام کاتێک کە وتەیەک دەبینێت لە پشتی دکتۆرەکەەوە هەڵواتراوە ئەو وتەیە کاریگەری لەسەر ژیانی دروستکە و میگۆڕێ منی لەسەر هەمان ئەو نەفەسە وتەی ئەو بەڕێزانم ئێمە وتەی ناودارانی ژیانمان هەیە وتەی زۆر وتەمان هەیە زۆر کەس وتیوەتی زۆر بەڵام ئەم وتانە ڕەنگە بۆ ئەزمموی ژیان و کەسێکی وڵاتێکی ئەوروپی یان وڵاتێکی عەربی جیاوازتر بێ لەگە وڵاتێکی خۆمان بەڵام کاتێک کەسێکی لای خۆمان وتەیەکی دەبێ من ڕەنگە جاری وا هەیە وتی پیاوێکی کۆمەڵایەتی ژیانی ئێمە ڕەنگە بگۆڕێ ئەگەر کاری لەسەر بکەن ژیانمان بگۆڕێ وتێ بۆیە لەسەر ئەو ڕتمە 100 هەر کتێبەکەش ناوی سەویەکە و ئەو 101 کەساتیش بەشدارەتی هەیە هەرێکەی بە 5 وتە تقریبەن ئەگەر بۆ شێوە کاتە 500 و چەنێ 5 وتە بۆ ژیان ئەو کتێبە لە بواری با بڵێن پێداچوونەوە هەڵەچندایە بەم زوانە ئینشاڵڵا چاپ دەکرێت و دەستان خۆش ڕێماندوو نەبن. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم مامۆستا مەهدی سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ ئەم بەرهەمەت کە خستوتە نێو کتێبخانەی کوردی هیوادارم بەردەوام بی کاری باشتر ببینین ئینشاڵڵا. زۆر سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئەو دەرفەتەوە بۆ تەلەڤیزیۆنەکەشتا سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ مامۆستا مەهدی جەبار کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە باسمان کرد لەسەر کاری وەرگێڕانی بۆ ئەم کتێبە کردووە بە ناوی ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامەی رادیۆ تەلەڤیزیۆنی ئەوەشمان بیر نەچێکە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرەداین پێشکەشکرا تا کاتێکی تر هەر شاد بن.